لە چوارچەوەی کار و چالێکیەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای هەڵەبجە لە ساڵی 2019دا لە ڕێگەی بەش و بنکەکانمانەوە توانراوە 120 کەسی سەرپێچیکار دەستگیر بکرێت بە بەراورد بە ساڵی 2010 ئامارەکە ئاماژە بەوە دەداتکەوە ڕێژەی دەستگیرکردنی سەرپێچیکاران و تۆمەتباران بۆ 2 هێندە زیاد بووە. هەروەها توانراوە دەست بەسەر 37 پارچە چەکی جۆراوجۆرا کە بێ مۆڵەت بوون و لە سنووری چالاکی و ڕاوکردنا بۆ دەستی بەسەرا بگیرێت. 50 باڵندەی دەست بەسەرا گیرا و کە بەشێکیان زیندوو بوون گەڕێنراونەوە ناو سروشت کە لە دەستی ڕاوچەکان ڕزگار کراون و مامەڵەی یاساییان لەگەڵ کراوە. هەروەها توانراوە 28 ئامرازی گواستنەوە کە ماتۆرسکیل و ئۆتۆمبیلە دەستی بەسەرا بگیرێت کە خاوەندارەتیان دەگەڕێتەوە بۆ سەرپێچیکاران. لە وەرزی قەدەغەی ڕاوماسیدا توانراوە 320 تۆڕی ڕاوکردنی ماسی دەستی بەسەرا بگیرێت. هەروەها توانراوە 600 کیلۆ ماسی بە بڕی 1,545,000 دینار بفرۆشێتەوە بخێتە سەر داهاتی گشتی دەوڵەت. هەروەها لە وەرزی بێبارانیدا لە ناوچە شاخاوەکان و لە سنووری دارستان و پاواندا زیاتر لە 20,000 دۆنم لە پوش و پاوان و دارستان سوتاوە. ئەمەش زیانێکی زۆری بە ناوچە دارستانیەکانمان گەیاندووە.